لا هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش لە نزیکی دوو هەفتەی ڕابردووە ئەمە شاهیدی جوڵەیەکی مەدەنی دیاریکراو بووین لە سلێمانی سیانزەت مامۆستا و فەرمانبەر مانیان لە خواردن گرت بوو و جوڵەکەش پەیوەستی بە پرسی موچە و بە بانکی کردن و پرسەکانی دیکەی کە لە هەرێمی کوردستان و عێراق بە دڵنیاییەوە ئەگوزارێ هەر لە چوارچەوەی داواکاریەکانی چەند ساڵی ڕابردووی فەرمانبەران و مامۆستایانە با بڵێن ئەخولایەوە، بەڵام شێوازی با بڵین دەربڕینە مەدەنیەکە سەرباری ئەوەی گردبوونەوە و خۆپشاندانی بەخۆبینی، بەڵام ئاکتە سەرەکیەکە کارە سەرەکیەکە پەیوەست بوو بە مانگرتنەوە لە بەرامبەرە بە دڵنیاییەوە دەست و پەنجە نەرمکردن و مامەڵەی دەسەڵاتی هەرێمی کوردستانی شمان بینی مامەڵەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانمان لەگەڵ پرسەکەیە بینیبار حاڵێمە لە هەرێمی کوردستان ساڵانێکی باشە، ساڵانێکی زۆرە لەگەڵ جوڵەی مەدەنی و هەوڵی خەڵک بۆ بەشداری سیاسی لە هەرێمی کوردستان ئەبینین و هەر جارەی بە شێوازێکی دیاریکراو ئەم جوڵە مەدەنیە تعبیر لە خۆیەکە، گزارش لە خۆیەکە. هەندێک جار لایەنەکانی ئۆپۆسیۆن بە دڵنیاییەوە بە تەنیشت جوڵە مەدەنیەکەەوە هەبوون و باشیان خراپ کاریگەریان لەسەر جوڵەکە هەبووە، بۆ ئەم جارش بە دڵنیاییەوە کرێ قسەیەکی دیاریکراو لەسەر وجود بوونی ئۆپۆسیۆن لەم پرسەیە بکرێت. سەرباری ئەوەش ڕاستیەکەی لەبارەی مامەڵەی دەسەڵات و با بڵین هاوتەریبی دەسەڵاتیش لەگەڵ ئەم جوڵە مەدەنیانەیە هەیە کە چۆن یان ڕەتیە کاتەوە یان هەندێک جار بە شێوازی دیاریکراوی خۆی مامەڵە لەگەڵ ئەم جوڵە مەدەنیانەیە ئەکا. ئەمە پرسی سەرەکی ئەم شەومە بێ بە دڵنیاییەوە لەگەڵ کاو محەممەد پەرلەمانتاری پێشووی عێراق گفتوگۆیی ئەەکەم، بەڵام بە دڵنیاییەوە پرسی ئەمەی کە گوزەرا پەیوەندی بە ژیانی خەڵک و پەیوەندی بە گرفتەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراقیشەوە هەیە. لە ماوەی ڕابردووە هەمواری بورجەکرا بورجە 3 ساڵیەکەوە گوایە ئیتر نەوت لە ڕێگەی سۆمەوە ئەنێرێ و پرسەداراییەکان و پرسی بودجە و موچە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقیتر چارەسەرە بێ و ئەبێ یان نا و ئاوڕێکیش لە دۆخی هەرێمی کوردستان و پەیوەندیەکان لەگەڵ بەغدا و دۆخی عێراقیش بە دڵنیاییەوە ئەدەینەوە. کاکا وسڵاو لەبێ بەدارم باش بەخێر بیتەوە بۆ زووم. ئێمە ماوەی ڕابردوو شایدی هەوڵێکی مەدەنی دیاریکراو بووین هاوڕێیان و مامۆستا و فەرمانبەرانە مانگرتنیان کردبوو و مامەڵەی دەسەڵات و پارتیەکێتیشمان لەگەڵ ئەم جوڵە جەماوەریەم هەوڵە جەماوەریە بینی بە دڵنیاییەوە. پێچێ دیارترینیان گەر باسی بکەین ئەوەی پێرێ بوو پێم وابێ ڕوویدا هەوڵی چوون بۆ هەولێر و ڕێگریەکەی بازگەی دێگەڵا. تۆ بەگشتی با بڵێن جوڵەکە کاردانەوەکان دەست و پەنجە نەرمکردنی یەکێتی و پارتی لەگەڵ جوڵانەوەکەیە ئەوەی لە دێگەڵە ڕوویە بەگشتی چۆنت بینی؟ زۆر سپاس. تەڵان لە ڕاستیدا ئەمە ئەو خەباتە مەدەنی کە ئەو بەڕێزانە کردیان لە ماوەی ئەو 5 ڕۆژەی ڕابردوودا و سیانزە مامۆستا و فەرمانبەر کە جێگەی دەستخۆشی و ڕێزگرتنیشی زۆرە لەبەرەوەی ئەوان لە جیاتی هەموو ئەو خەڵکانی کە ستەمیان چەندین ساڵە ستەمیان لێ دەکرێت لە ڕووی دابینکردنی موچە کە ماپێشی سەرەتایی و شایستەی خۆیانە، ئەوان لە جیاتی هەمووان گیانی خۆیان خستە پێش ئەوە کە بیکەن بە قوربانی لە پێناوی ئەوەی کە شێوازێکی تر لە خەباتی مەدەنی بخەنە ناوکایە سیاسیەوە و لە ڕێگەی ئەو شێوازە خەباتەوە کە من دەتوانم نایبنم خەباتی گەدە بەتاڵەکان کە لە بەرامبەر دەسەڵات و ئەو پەیامە بگات بە دەسەڵات و بە نێوەندە نێودەوڵەتەکان و هەموو لایەنەکان کە هەڵکی هەرێمی کوردستان زوڵمی لێ دەکرێت ستەمی لێ دەکرێت و ماپێکی سەرەتایی هەیە کە زەوت کراوە داوا دەکە کە ئەو ماپەی بۆ بگەڕێنرێتەوە. ناود لێ ناچی خەباتی گەدە بەتاڵەکان اینجا لە ڕاستیدا مەسەلەی مانگرتن بابڕێنیان مانگرتن لە خواردن خۆتان دەزانن لە مێژوودا کە مێژوێکی دوور و درێژی هەیە و شێواز لە زۆر وڵاتان و لە زۆر مەقتعی زەمەنی جیاجیا ئەمە کراوە. من بۆ خۆم پێم وایە لە ئەنجامی ئەوەی کە خۆپیشاندانی چەندین خۆپیشاندان لە ماوەی ئەو ساڵانی ڕابردوودا کرا بە چەندین شێواز
ئەم مامۆستا و فەرمان بەڕێزانە گەیشتە ئەوەی کە ئەو نەتیجەیە کە ئەوان یان با بڵێن دەسەڵات گوێی لێکەڕ کردووە و ئامادە نییە بە پیر داواکارەکانی خەڵک بچێت شێوازێکی تر بگرنە بەر بەڵکو بتوانن ئەمە کاریگەری لەسەر دەسەڵات دابنێ بۆیە پەنایان برد بۆ مەسلەی ماگرتن لە با بڵێن لە خواردن جا پێکای من طبعا لە ڕاستیدا گۆڕانکاری و کاریگەری و گوشار دروستکردن لەسەر دەسەڵات ئێمە ناتوانین بڵێن کە بۆ تەقیمیکەین کە با بڵێن کردەیەکی سیاسی دیاریکرا و سەرکەوتوو بۆ سەرکەوتوو نەبووە بۆی کە نەتیجەکەی لە ئان و ساتی ئەم کردە سیاسێدا بەدەستێنەوە چونکە لە ڕاستیدا گۆڕانکاری یان با بڵێن شۆڕش یان ڕاپەڕین یان ئەوەی کە با بڵێن داواکاری لە ڕێگەی خەباتی مەدەنی بۆ گۆڕانکاری لە ئەنجامی کەڵەکەبوون دروست دەبێت کەڵەکەبوونی هەموو ئەو داخوازی و داوا و شێواز جیاجیانەی خەباتی مەدەنی کە ئەمەشیان شێوازێکی زۆر کاریگەر بوو لە ڕاستیدا و دوای ئەوەش بەڵام ئەو پەیامی پێگەیاندین کە بەفعلی دەسەڵات بێباکە بەفعلی دەسەڵات خەمی خەڵکی نیە بەفعلی هەر دەسەڵاتێکی تر بواە جگە لەوەی کە لە هەرێمی کوردستان حکومڕانی دەکەن پێم وایە دەبواە بەهەژێ لەگەڵ ئەم خەباتە مەدەنیە کاریگەرە ئینسانیە ئەخلاقیە کە ئەو بەڕێزانە نوان ینی با بڵێن پێشکەشیان کردین جگەل لەوەش ئەوەشی بۆ سەلمای دنیانی ئەم پەیامەشی پێگەیاندین کە لە ڕاستیدا ئێمە دوو زۆرمان هەیە دوو حکومەتمان هەیە یان با بڵێن دوو حکومەت نا دوو دەسەڵاتمان هەیە چکە حکومەت نین بەڕاستی دوو دەسەڵاتمان هەیە و زۆنێک حزبێک حکمی دەکات زۆنەکەی تر حزبەکەی تر حکمی دەکات خۆتان بینیتان ئەوەی کە لە دێگەڵە ڕوویدا لە ڕاستیدا یعنی ئینسان سەرم دای دەگرێت کە دەسەڵاتێکی ئاوا حکمی بکات لە وڵاتەکەی خۆتدا کە بە حساب ئێمە لە نەتەوەکەی خۆمانە دەسەڵاتەکە ئەبوو شێوازە مامەڵە لەگەڵ خۆپیشاندەر و لەگەڵ خۆپیشاندەری مامۆستا فەرمانبەر بکرد بەرامبەر بە چیژ داوای شتێکیان نەکردووە ڕووخانی ڕژێم یان ڕووخانی حکوومەتەکە هاتوون دەڵێن ئێمە موچەمان زەوت کراوە موچەمان بدەنێ محکەمەی دادگای فیدرالی بڕیاری دەرکردووە ئەم بڕیارەت جێبەجێ بکەن بۆ ئەوەی کێشەکە کۆتایی پێبێ هیچی تر نا یعنی ئەمە با بڵێن سادەترین داواکاری و مافی ئەو خەڵکەیە بەڵام خۆتان بینیتان کە بە چەند شێوازێکی ناشرین مامەڵەیان لەگەڵ کاوە داواکاریەکی ئاوا سادە بۆ دوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو پارتی لە 1945ەوە حزبە یەکێتی نیشتیمانی کوردستان لە 46 پارتی یەکێتیش 75 مشکلەم لە ناو لە ساڵ لەوانەیە هەیە پرسی تەمەنە پێم وابێ 46 بە 75 باشە هەر بەڕاستی بۆچی تا ئێستا بۆیان کورسە لە جوڵێکی مەدەنی دیاریکرا و لە داواکاریەکی سادەی خەڵک تێبگەن وای ئاڵێنن بە دنیاە پرسی دیکەوە ئەمە دەستە ئەمە هەوڵە بۆ تێکدانی ئاساییش ئەمە کوڕە چوزانم زۆر شتەڵێن ئەزانیسی کاک ڕنجیانی ئێستا ئێمە بێت و هین بکەین ینی پۆلێنکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستان پۆلێنی کەین لە چوارچێوەی ئەو شێوازی دەسەڵاتانی کە لە مێژوودا هەبوونیان ئێستا وجودیان هەیە لە دنیا لەو شێوازانەیە کە لە ڕاستیدا شەرعیەتی خۆی لە ڕێگەی دەستکەوتەکان و لە ڕێگەی دابینکردنی خۆشگوزەرانی و ماف و کەرامەت بۆ هاوڵاتەکانی خۆی وەرناگرێت شەرعیەت لەوە شەرعیەت لەوە وەردەگرێت کە بە زەبری هێز ئەو هێزی چەکداری کە هەیەی خۆی بسەپێنێ بەسەر کورسی دەسەڵات بەسەر خەڵک و سەرکوتی خەڵک بکە خۆتان ئەبینن ینی مەسەلەن من لە ڕۆژانە وتارێکم نووسی بوو بڕۆ سەر سەیری ئەوروپا بکە ینی بە دەگمەن ئەو هەموو وڵات و شارانە دەگەڕێ بە دەگمەن پۆلیس و چەکدار دەبینیت بەڵام دەوڵەت بەهێزە دەوڵەت وجودی هەیە بە هێزی نەرم وڵاتەکەی وا کردووەکە لە ڕێگەی ئەو دەستکەوتانە ئەو پێشکەوتنە تەنمیە بەردەوامی کە هەیەی لە هەموو ڕێکەوە کە دابینکردنی مافەکانی خەڵک دەوڵەت هێزێکی گەورەی هەیە و ڕەحبەیەکی با بڵێن هەیبەتێکی زۆر گەورەی هەیە بەڵام لەم وڵاتانی وەکو هەرێمی کوردستان و شەرق بە شێوەیەکی گشتی کە دەسەڵات خۆی دەسەپێنێ هیچ دەستکەوتێکی نییە لە هەموو ڕێکەوە شکستی هێناوە خەڵک لێ بێتاقەت و بێزارە با بڵێن بۆشایی گاپێکی گەورە لە بینی دەسەڵات و خەڵک هەیە ئەمە ناچارە دەبێت ئەو هێزە بەکاربێنێ بۆ سەرکوتکردنی خەڵک لەگەڵ
دژمنەکان لەگەڵەوانەی کە داژیرکەری کوردستانن ئەو پەڕی نەرمونیانن ئەو پەڕی دەستە و پاچەن ئەو پەڕی کۆیلە و خۆ تەسلیمکەرن بەڵام لەگەڵ خەڵکەکەی خۆیان ئەو پەڕی تونند و تیژ و سەرکوتکەرن یعنی ئەمە ئەو مفارقەیە کە ئەو دەسەڵاتانە هەمیشە وابوون و ئەوەی خۆشمانە بینن ینی بەرامبەر بە خەڵکی خۆمان خەڵکی هەرێمی کوردستان کوردی خۆمانە کە هەمیشە دروشمی گەورە و قەبە و زەق بەرز دەکەنەوە باسی کوردایەتی دەکەن باسی دروستکردنی دەوڵەت دەکەن لە کاتێکدا خەڵکە کوردەکەی خۆمان کە داوای مافێک سەرەتای خۆی دەکەن ڕێگەی نادرێ بچێتە پایتەخت پێشتریش خۆتان دەزان چەندین کار و کردەوەی ئاوا هەبووە ڕێگە لە سەرۆشی پەرلەمان گیراوە لە خەڵکی تر گیراوە کە جیاوازی و با بڵێن کێشەی سیاسی لەگەڵ هەبووە ڕێگەیان لێگرتووە کە پایتەختیان قۆڕ کردووە بۆ حزبێکی دیاری کراو کە ئەمە لە ڕاستیدا ئەمە بەڵگەی هێز نییە ئەمە بەڵگەی ئەو پەڕی لاوازیە و من لەو فۆتۆ و ڤیددیۆ و دێدوانانەی کە لەم چەند ڕۆژە خوێنمەوە لە دوای ئەوەی دێگەڵا زۆر بەڕوونی ئەیبینم کە دەسەڵات لە هەرێمی کوردستان زۆر لە خەڵک دەترسێت بەڵام هێشتا خەڵک ماوێتی بگاتە ئەو خاڵی کە ئیتر دیواری ترس بە تایبەتی لە زۆنی زەرد دیواری ترس بڕوخێ ئیتر کە دڵنیاتان دەکەمەوە زۆر لەوەی کە بەرامبەر بە شار ئەسەد کرا بەرامبەر بە قەزافی بەرامبەر بە حوسنی مبارەک ڕەنگە زۆر لەوە بەفراوانتر خەڵک ئەو پرسیار بوو بۆ من یعنی ئەم دووریەی نێوان خەڵک و دەسەڵات ئەوەی کە دەسەڵات ئیتر ینی خەریکە بە تاوتی ڕەوایەتی نوێنەراتیکردنی خەڵک بەڕێوەبردنی کاروباری خەڵک لە دەستەیە ئەم گاپە گەورەیەم بۆ شایە گەورەیە کە بەردەوام خەریکی بڵێن زیاترە بێ جوڵی مەدەنی قسەی مەدەنی هەیە کەس گوێ ناگرێ گویان لێ نییە بەهێز جوابی ئێنەوە هەر بەڕاستی ئەم بەردەوامی گوێنەگرتنە سەرکێشێ بۆ تووڕێیەک کە ئەگەر بەلایەنە ئایدیاڵەکەی بیری لێ بکەیت و پێدەچێت کەسمان حەزمان پێی نەبێ بگاتە و دۆخە تیژیەکی وای لێ بکەوێتەوە کە بەڕاستی بۆ هەرێمی کوردستان هەرێمێک کە هێشتان گرفتی دنیای لەگەڵ بەغدادا هەیە و ئەوە چاوی دوژمنەکانیش دیارە لەسەر هەرێمی کوردستان پێ ناچێ شتێکی نمونەی بێ بە سەرمانە بێ بەڵام ئەگەر وا بڕوە ئەڵێ شەڕون لابد دەمن بوو ئەزانی من بۆ خۆم تەمەناوە ناکەم پێم وایە زۆربەی ئەو خەڵکانەی کە خەمخۆر و دڵسۆزی وڵاتەکە و خەڵکەکەن تەمەنای ئەوە ناکەین یعنی بەڵام تۆ ئێمە ئێستا واقعەکە دەخوێنینەوە و هیوادارم دەسەڵاتداران ئەگەر بە درەنجی شۆ بێ ئێستاش بێ بەخۆ بێنەوە عەقڵ میوانیان بێ بیرێک لەوە بکەنەوە کە ئەم دۆخە هەر ئەها بەردەوام بێ بەڕاستی ڕەنگە ینی گۆڕان ینی با بڵێن ڕاپەڕینێکی لێ بکەوێتەوە ڕەنگە و کاتە ڕەش و سپی ینی بڵێن تەرتەڕ ڕوشک بێکەوە بسووتێت ئەمە لە ئەنجامی چیەوە دێ خۆی ئەمە هەمومان مێژومان خوێندوێتەوە واقعەکانی مێژووی نزیک ئەو چەند ساڵی ڕابردوو دەبینین هەر دەسەڵاتێک ئەگەر چاکسازی کرد چاکسازی نییە ئەوەی کە بڵێن وڵا ئەم ساڵ چاکسازی دەکەین و کۆتایی هەر لەگەڵ ساڵەکە کۆتایی دەچاکسازی چاکسازی پرۆسەیەکی بەردەوامە چونکە تۆ هەمیشە دەسەڵات لەگەڵ خۆیدا کۆمەڵێک قەوش و خراپەکاری و بەدکاری و شتی نابەجێ لەگەڵ خۆی دروست دەبێ و دێنێتەکایەوە ئەگەر تۆ بەردەوام چاکسازی نەکەی ئەمە کەڵەکە دەبێت ینی تۆ دەتوانین بەوە تەشویقیکەین سۆندەیەک ئاوی لێ دێت تۆ سەری سۆندەکە بگرە مهێڵە ئاوەکە بڕوە هەر پەنگ بخواتەوە ئاخری سۆندەکە دەتەقێ ینی ئەمە شیان وایە تۆ کە چاکسازیت نەکرد تووڕێیی بێزاری داواکاری نیگەرانی خەڵک بەردەوام کەڵەکە بوو پەنجی خواردەوە لە لەحزەیەکدا یەک کونی بچووک دروست بێت دەتەقێت خەڵک هەروەکەوەی کە لە تونس ڕوویدا خۆتان بینیتان لەسەر مەسەلەی شەق لێدان لە سەوزە فرۆشێکەوە ئەو شۆڕشی ئەوە کە ناوێت لێنا بەهاری عەربی هەموو وڵاتەکانی گرتەوە ئەمەشان کاکە ئێمەش هەر هەمان ئەو کۆمەڵگاین و هەمان ئەو داواکاری و هینە ئەسڵەن داواکاریەکانی ئێمە زۆر سادەیە هی ئەوە نییە دەسەڵات ئاوە تەعاملی لەگەڵ لەبەرەوە هیوادارین نەگاتەوە ڕۆژە بەڵام ئەگەر ئاوە بەردەوام بێ ئەم دەسەڵاتەوە عەقڵێتە بەو شێوە بەردەوام بێت دڵنیان دەگاتەوە بۆ بەردەوامی بەستنەوە بە مەبەستم لایەنەکانی دەسەڵاتە ئەمە دەستێک لە پشتیەوەیەتی ئەمە هەوڵە بۆ تێکدانی ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان بۆ نمونە بە دیاریکرایش بۆ نمونە هەولێر کە هەوڵەکە هەبوو بۆی خۆپشاندانەکە ببرێتە هەولێر
ئەم تێگەیشتنە تاکەی ڕاستیەکەی من ئەگەر با یەکشت بڵێم ئەزانی هەر ئارگومنتێکی دیاریکراوی خۆیان ئەم قسەی خۆیان ڕەتەکاتەوە زانی بۆچی لەم ڕۆژانەیە 4-5 ڕۆژ لەمەوە پێش گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتێک کە سەرۆکی هەرێمی کوردستان پەیامێکی دیاریکراوی بۆ خۆپیشاندەران بۆ مانگرتوەکان ناردووە وتی با بڵێن با مانگرتنەکەیان بشکێنن و داواکاریەکانیان دیارە چین و چینین و ڕەواشن گوتەبێژی حکوومەت هاو بێ ئەوەی ناوی سەرۆکی هەرێمی کوردستان بێنەیە بەڵام بەناڕاستەوخۆ وتی ئەمەی کە هەیە ئەم گەندەڵی وەوەی کە و گلەیانەی کە هەن بە دڵنیاییەوە هی کابینەکانی پێشووە ئەمە دانان نییە بۆی کە ئێمە پێشتر گرفتمان هەبووە و هەر بە قسەی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئێستا خەریکی چارەسەرکردنین بەڵام خۆ هەر ئەو کاتی کە سەرۆکی هەرێمیش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو جوڵەی مەدەنی هەبوو بەڵام بە هەمان شێوەیان و دەمانە دەستی دەرەکییان هەوڵە بۆ تێکدان دانیان بەوایە نەئەنا ئەوەی کە ئێستا خۆیان دانی پیانن کە گرفتی کابینەکانی پێشوو بۆ کابینی ئێستا ماوەتەوە نازان مەگەر مقارەبەکەیان ئەرگوڵی لە ڕاستیدا ئەمە کێشە و ململانەی بینی خۆیانە هی ناو یەک حزبیەک بنەماڵەیەوە خۆمان دەزانین یان دەرهاوێشتەی چییە و لێکەوتەی چییە ئەم لێدوان و قسانەی کە دەیکەن ئەمە کابینەکانی پێشوو ئەویتر دەڵێ ئەم کابینەیەوە لە ڕاستیدا کاتێکار کابینی پارتی و یەکێتی ئەمانە هەمان عقلێتە ینی لە خۆ یەک کابینە و دوو کابینە نییە ئەمە لە ئێمە باس لەوە دەکەین لە 91ەوە ڕاپەڕین بووە لە 92ەوە حکوومەت لە دەست ئەم دوو حزبەیە بۆ بە تا ئێستاوە 34 ساڵە 33 ساڵە حکوومەتمان هەیە و پەرلەمانمان هەیە باشە کابینەکان لە ڕاستیدا هەمویان بەشدارن و دەور و دەستی کاریگەریان هەبووە لەوەی کە دۆخەکە بەمڕۆ بگەێنن گەندەڵی بکەن چاکسازی نەکەن ناشەفافێت هەبێ سەرکوتکاری هەبێ دەستی حزب لە ناو حکوومەت بێ و حکوومەتایەتی نەبێ و حکومڕانی نەبێ مافی خەڵک زەوت بکرێت هەموو ئەشتانێک کە هەمومان دەیزانین و معایشەی دەکەن ڕۆژانە بەڵام ڕەنگە کابینەی پێشتر پێوازی گەندەڵەکەی و جۆرەکانی گەندەڵەکە شتێک لە هەندێک با بڵێن ئەبوابەکان ئەگەر تەبیین بکەین جیاکەینەوە جیاواز بێ لەوەی ئێستا بەڵام ئەوەی ئێستا کاکە بۆ زۆر بەوازحی دەیبینین ینی ئەوەی کە لە هەموو ڕێکەوە لە ڕووی موچەی خەڵکەوە لە ڕووی ژیانی خەڵکەوە لە ڕووی بازاڕەوە لە ڕووی ماف و ئازادیەکانەوە لە ڕووی کەرامەتی ئینسانەوە لە ڕووی یەخستنی هێزی پێشمەرگەوە لە ڕووی یەخستنی حکوومەت و تێکەڵکردنی زۆنەکان و بە نیشتیمانیکردنی دامەزراوەکان لە هەموو ڕێکەوە فەشەلیان هێناوە کەسیان ناتوانن بڵێن ئەمە خەتای من نییە خەتای ئەویترە ئەمە خۆی لە خۆیدا بەڵگەی ئەوەیە کە ئەوانە خۆیان وەکو حزب منزومەی حزبی وەکو عقلیەتی حکومڕانی فەشەلیان هێناوە ئەنجا سین سەرۆکە یان سات سەرۆکە ئەمە گرنگ نییە گرنگ ئەوەیە کە ئێستا ئەمڕۆ لەسەر ئەرزی واقع هەیە هەڵک ینی تۆ دەڵی ئیسلام ئەم کابینەیە لە سەرتاوە تا ئەمڕۆشی لەگەڵ بێ هەر پێمان دەفرۆشنەوە دەڵێن کاکە چاکسازیمان کرد کاکە چاکسازی ئەو کاتە مندانی پێدادەنێم و پشتیوانی دەکەم کە لەسەر ئەرزی واقع هەستی پێ بکەم کە جیرفانی موچەخۆرێک فەرمانبەرێک هەستی پێ بکە کە گەرم بۆتەوە کە سفرەی ماڵە هەژارێک هەستی پێ بکەی کە سفرەکەی لەگەڵ ساڵێک پێشێستا جیاوازە لەگەڵ مانجێک پێشێستا جیاوازە بەعکسەوە خراپتر بووە باشتر نەبووە هەژارتر بووە دەوڵەمەندتر نەبووە لەبەرەوە ئەم قسانە خەڵک گوێی پڕ بۆ لەم قسانە کەس ئەمەیان لێ ناکڕێ ئەم کاڵە بەسەرچووە وەکو خۆشیان کە کابینەیەکی بەسەرچوون حەق نییە ئاوا بیر بکەنەوە لە جیاتی ئەوە بە خۆدا بچنەوە ڕێگای چاکسازی زۆر وازەح و ڕوونە چیتر ناکرێ زوڵم لەو خەڵکە بکرێت کاکە ئێمە ئێستا چاکسازی بەرفراوانەکە خەڵک وەکو چۆن حکوومەت یان با بڵێن ئەم دەسەڵاتە وای کرد کە کێشەی کورد پرسی کورد لە عێراقدا وا بچووک بکاتەوە تەنها لە موچەی ئەم مانگە و دوومانجیتر و ئەم ساڵ بچوو بکاتەوە وای لێ هاتووە خەڵکیش کاکە داواکارێکی تەنها ئەوەیە موچەکەی بۆ دابی بکەیت ئەوە قەراری مەحکەمەی اتحادی هەیە تەوتین بکرێ باشە تەوتینی کەوتەوە دەڵێن هەژماری منەوە وەزیری دارایی لە کۆبوونەوەکانی ئەخیر گوتوێتی کاکە هەر ئەمان ئەوەی ئەژماری من هی خۆتان بیدەن بێ ئێمە تەوتینی بکەین ئەوان دەڵێن نەخێر نایدەین ئللا دەبێت لە ڕێگەی ئێمەوە بێ دەستی دوو هاوڵاتی وەریگرێ لە هەرێمی کوردستان نابێ ئێوە ڕاستە خۆ دەستی یەک پارەکە بگەێنە دەستی هاوڵاتی هەرێمی کوردستان یعنی سیر کە وجودی خۆیان لەوەدا دەبینەوە کە پارە لە بەغداوەر بگرن بەم دەستە بەو دەستە بیدەن بە موچەخۆر هەموو
با بڵێن قووەت و هەیبەت و مەکانەت و قەوارەی هەرێمی کوردستان لەوەدا کۆبووەتەوە پارەی بەغدا وەربگرن بەغدا پارەیان بدات بیر نەخەڵ یعنی بەڕاستی ئەمەش لە چوارچەوەی هەمواری بودجێ ڕاستیەکەی گەردەرفەتە بوو قسەمان کرد دێمە سەری بەڵام با هەر باسی مەسلەی دەست و پەنجە نەرمکردن و وەڵامی دەسەڵات نەکەین بۆ جوڵە مەدەنیەکان قسێکیش لەباری ئۆپۆسیۆنەوە بکەین کاکاوە ئۆپۆسیۆن بووە بێ ئەلتەرناتیڤە هیچی لە دەست نایەت و بەردەوام چاوەڕێی شتێکی دیاریکرا و جوڵێکی دیاریکراوە بۆی ئەمیش بێتە تەنیشتی یا زۆر جارم هاتنە تەنیشتەی ئەم جوڵە مەدەنیانە مەرج نییە موجارێ بە ئەرێنی شکابێتەوە لەسەر جوڵەکە زۆر جار بە گرفت بۆی شکاوەتەوە. خۆی لە ڕاستیدا یەکێک لەو کێشە گەورانەی کە لە کای سیاسی هەرێمی کوردستان وای کردووە کە گۆڕانکاریەکە لە کاتی پێویست و لە ئاستی خواستی خەڵک لە مەرحلەیەکی دیاریکرا و ڕوونەدادەوەیە کە ئێمە هەر دەسەڵاتێکی خراپمان نییە ئۆپۆزیسیۆنێکی خراپیشمان هەیە یعنی بە هەمووی من ئەم بەڵێ هەموو هیچیان ئیستثنا ناکەم من هەمیشە وا دەڵێم و پێم وایە هەر کەسێک وەکو لێکۆڵینەوەش لێکۆڵەرێک بێت مێژووی ئەم قۆناغی ئەم چەند ساڵی ڕابردوش بخوێنێتەوە تاکە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە و خاوەن بەرنامە خاوەن فکر استراتیژ و دووربینانە و با بڵێن قوڵایەکی هینی هەبێت فکری هەبێت گۆڕان بوو لە ساڵی 2009 تا 2010 ئەم ماوەیە بەڵام گۆڕانیش لە سەردەستی کۆمەڵی لەو برادرانی کە دەسەڵاتیان لەناو بزودنەوەکە هەبوو وایان کرد کە بەلایە ڕێیاندا برد و ئەمە کاریگەریی زۆر گەورەی هەبوو لەسەر ناومێدکردنی خەڵک بەداخەوە من دێڵێم ئەوانەی کە لە دوای کاگنۆشیروان دەسەڵاتیان لەناو گۆڕام گرتە دەست و بە ئاراستەیەشی خراپیان برد خیانەتیان لە هەموو دەنگدەرەکانی خۆیان کرد و وایان کرد گۆڕانیان وا بچوو کردەوە کە خەڵکیش ناومێد بێلەوەی کە جارێکی تر بڵێن ئەوە بە کاگنۆشیروان و 25 کورسی بزوتنەوەی گۆڕان نەکرا بە کەسی تر ناکرێت ینی ئەم بیرکردنەوەی ئەم خەیاڵدانە لای خەڵکە بەو شێوەیە لەسەر ئۆپۆزیسیۆن دروست بوو وای کرد کە ئۆپۆزیسیۆنیش پارچە پارچە ببێ و جگە لەوەش کەسی تر و هیچ هێزێکی تر نەهاتووە بتوانێت ئەو پێگەیە دروست بکاتەوە کە لە ئاستی بزوتنەوەی گۆڕانی 2009 سەربارەوەی ویستە جەماوەریەکە ڕاستیەکەی هەیە و ئەو ئەشی بینین خۆیان لەناو خۆیانە با بڵێن چین و توێژی جیاوازمانن جوڵێکی دیاریکراوی مەدەنی دروست بکەن ئەزانی چی من هەموو جاروا دەڵێم ئەوەی کە پارتی بۆی دەچێتە سەر و کردوێتی هێندەی قووەتی هێندەی لاوازی بەرامبەرەکانێتی هێندە قووەتی خۆی نییە هێندەی خەتای ئەوانی ترە هێندە خەتای خۆی نییە چونکە ئەو بۆی چۆتە سەر و بۆی دەچێتە سەر مەسەرەن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە کە با بڵێن هێزی دووەمە لە هەرێمی کوردستان خاوەنی لە ڕووی ژمارەی کورسیەوە هێزی دووەمە بەڵام لە ڕووی سەربازی لە ڕووی خاوەن زۆن لە ڕووی عیلاقاتی ئیقلیمی لە ئاستی یەکدان دوو هێزی ئەهاو ئاستن لەو مەسەلانە جگە لە مەسەلە کورسەکە من بۆ خۆم پێم وایە یەکێتی نەکەم ڕۆ پێشتریش تەنانەت لەو سەردەمانەی کە هێشتا ڕەحمەتی مام جەلال دژما بوو کۆمەڵی سیاساتی هەڵک گیرا بەر لەگەڵ پارتی کە با بڵێن لە بینی دوو قەوز ناوی لێ دەنرا لەبەر بەرژەوەندی گشتی و دوورخستنەوەی هەرێمی کوردستان لە شەڕی ناو خۆ و نازانچی ئەمە وای کرد لە ڕاستیدا هەم یەکێتی داواز بێ و هەم یەکێتیش کە لە ناو خۆیدا ئامادە نەبوو چاکسازی بکە کاگنۆشیروان زیابەوە وە گۆڕان دروست بوو دوو دەت بوو ئەمە وای کرد ئەم زۆنە ئەم با بڵێن هێزە بەرامبەری پارتی لاواز بێ و پەرش بڵاو بێ پارتی هەموو ئەوانەی قۆستەوە دوای ئەوەش ئیتر ئێستاش خۆتان دەبینن لەسەر ساحەکە ینی یەکێتیش ئەو بەو قووەتەوە نەهاتوۆتە ساحەکە بۆ ئەوەی بتوانێت ڕێگەل لە با بڵێن ئەو ستەمەی کە پارتی دێکا ئەو تاکڕەوی کە پارتی دێکە ڕەنگە لە دروشم و لە ئەدەبیاتی خۆیان قسەی وا بکەن و زۆریش هاوار بکەن بەڵام پێم وایە لەسەر ئەرزی واقعیان لە ژوورە داخراوەکان لە بابرێن مامەوە خەلف الکەوایز ئەوەی کە دەگوزەرێ شتێکی تر باشە ئێستا ئەم خۆپشاندانانەمان گرتنە لە سنووری دەسەڵاتی یەکێتیا کە بەداخەوە بەڕاستی ئێمە واڵین بەڵام ئەوە واقعێکی تاڵەوە ناچارین بۆی شتەکە ڕوون بکەینەوە وا بڵێن لە سنووری دەسەڵاتی یەکێتیامان گرتنە ڕوویە هەر بەڕاستی کۆمەڵێک داواکاری دیاریکرا و لای خەڵکەوە هەیە
یەکێتی ئەگەر نیەتی ئەوەی هەبوو بێ کە چەند ساڵە با بڵێن خەڵکەکەی داوایە کرد نایکا بە پاکێجێ لە چوارچەوەی گفتوگۆکانی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەینۆ بەڵام بەڕاستی یەکێتی کارێکی لەو شێوەیەکە من بۆ خۆم ینی پێم وایە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان دەیتوانی مامەڵەیەکی عەقڵانی تر و دیرەکانە تر لەگەڵ ئەم دۆخە بکات و ئەمە بکاتە نقطەی قووەت هەم خۆی ببێتە خاڵی بەهێزبوونی خۆ پیشاندەر و دەنگە ناڕازیەکان هەم ئەوانیش بن بە خاڵی بەهێزبوونی خۆی هیچ نەبێ لەگەڵ ئەو با بڵێن هەڵمەتی هەڵبژاردنەی کە کردیان کەت باسییان دەکرد ئێمە هەر تەڵتین و هەژماری من لۆمارێ و نازان چی ئۆقسانی کە کردیان ئێستا ئەمە فرسەتەکە هاتوتە پێشەوە کە دەبواە ئەمە بکەنە حاڵێکی مساومە لەسەر نەکراو بەرامبەر بە پارتی بەڵێ ئێمە دەمانەوێت بە هەر شێوەیەک بێت تەڵتین بکرێت و لە ڕێگەی ئەو بانکە فیدرالیانی بە پێ قەرارەکەی دادگای فیدرالی ئەمە بکرێت ئەمە بکرا بوایان ئێستاش کات لەبەردەستاماوە و هێشتا حکوومەت پێک نەهات و ئەمە فەرز بکات پێم وایە هەنگاوێکی گەورە دەسێتە پێشەوە و دەتوانێت دەبێتە دەستکەوتێک بۆ خۆی ڕاستە دەستکەوتە بە ئەساس بۆ خەڵک بەڵام ئەوەی نەکردووە و من نایشاربووە ینی گومانم هەیە لەوەی کە ئەمە بکات لەگەڵ پارتی ئێستا لەگەڵ پارتی بزانە یعنی ئێستا ئەوان دەڵێن لەم کابینەیە هەوڵ دەدەین ئێمە لەسەر بەرنامەی حکوومەت ڕێک بکەین بەلامانەوە گرنگ نییە پۆستێکمان هەیە لەگەڵ پارتی دەمانوێت لەسەر شێوازی حکومڕانی و با بڵێن ڕاستە ڕێکردنەوەی حکومڕانیەکە بکەین بەڵام ئێستا یعنی لەسەر مەسەلەی بەرنامەی حکوومەت کێشەیەکی ئەوتوان نابێت سێ چوار کۆبوونیان کردووە هەندێ با بڵێن دوو هەفتی تەکنیکی هونەری بەیەکەوە دانیشتون گەیشتونەتە نەتیزە بەڵام لە ئێستاوە کە دێت قسە لەسەر پۆستەکان دەکرێت ئەمزە کێشە گەورەکان دروست دەکرێت شەیتانی بینی پارتی وەچێتینە ناو پۆستەکانە ئەنجا دوای ئەوە ئەمەم دەوێ و ئەمەم نایێ تۆ با بڵێن مفاوەزە لەسەر پۆستەکان مەکە مفاوەزە لەسەر دەستکەوتی ئاوا بکە کە بۆ خەڵک بێ کە بۆ خەڵک بوو لە هەڵبژاردنێکی تر ئەم خەڵکە هەمووی ڕوت تێدەکە دەنگت پێدەداتەوە تۆ ئەو کاتە لە هەڵبژاردنێکی تر دەتوانی خۆت حکوومەت دروست بکەیت بەهێز ببیتەوە یعنی ئەم تێڕوانی نەدوربینانەیە بۆ هەر حزبێک نەک بۆ یەکێتی زۆر گرنگە بەڵام بۆ ئەوە ناکەوە خۆیان دەزانن و خۆیان خاوەنی قەراری خۆیان کاکاو باسی ئۆپۆسیۆنوان کرد ئۆپۆسیۆنێکی بێ ئەلتەرناتیڤ و چوزانم کەس نییە خاوەندارێکی دیاریکراوی خاوەندارەتیەکی دیاریکراوی ئەم داواکاریانە بکە کۆیان کاتەوە بیکە بە پاکێجی سیاسی لە بەغداوە کۆمەڵێک پەرلەمانتاریەن بۆ ناو خێمەی مانگرتووەکان و چوزانم جۆرێک لە پشتگیری پیشانێن هەر بەڕاستی ناوێک زۆر هاو ئەم چەند ڕۆژە ڕاستیەکە یوسف کیلابی هەر بەڕاستی بۆچی کیلابی بێت بە ناوی نوێنەراتی کردنیان دەستگیرۆیی کردنی خەڵکێکی هەندێک داواکاری مەدەنی لە سلێمانی بۆ نمونە بێتە ناو خەڵکەوەوە با بڵین نوێنەرایەتی یان ڕەوایەتی ئەوەی هەبێ کە نوێنەرایەتی وەرگرتنی داواکاریەکانیان بکاو بیبا بۆ بەغا ئێمە نوێنەرمان هەیە پەرلەمانتارمان هەیە وەزیرمان هەیە سەرۆک کۆمارمان هەیە توزانم دنیایەک پۆستمان ینی من کاڵم کیلابی بەوە ناکە پارتی دیموکراتی کوردستان باسی کرد بەڵام وەکو کوردێک کە من نوێنەرم لە بەغدا هەیە بۆچی یوسف کیلابی بێ نوێنەراتی داواکاریەکانی خەڵکێرمی بێگومان ئەمە لاوازی نوێنەرەکانی خۆمانە لە هەموو ئاست و پۆستەکاندا ینی کە ئەوان دێن بەڵام با ئەوەشان زۆر بە حساسیت وەرنەگرین ئێمە پەرلەمانتار بووین ئەمە جاری وا هەبووە کوردین خەڵکی مەسەرە نوێنەری شارەکانی هەولێر و سلێمانی و دهۆک بووین جاری وا هەبووە چوین لە مووسڵ پشتیوانیمان لە داواکاری خەڵک کردووە چوین لە ئەنبار لە بەسڕە لە عمارە ئەسایە کە بوویت بە پەرلەمانتار پەرلەمانی ئیتحادی یعنی تۆ نوێنەرایەتی هەموو خەڵک دەکەی ڕاستە لە بازنەیەکی دیاریکرا لە محافەزەیەکی دیاریکرا هەڵبژێردراوی زۆر ئاساییە بە ئەو بە حساسیت وەرنەگرین چونکە من تێبینیم هەیە لەوەی کە هەندێک جار هەیە سیاسیەکان و میدیا زۆر ئیش لەسەر ئەم حساسیەتە نەتەوەی و هینانە دەکەن من لەگەڵەوە نیم بەڵام لە هەمان کاتیشدا دەبێ سەرنجەکەی تو لە جێ خۆیەتی ئەمە ئەو درزەیە کە دەسەڵاتی خۆمان ئامادە نەبێت گوێ لە خۆپیشان دەربگرێ دەسەڵاتێک کە
ئامادەیە با بڵێن فەرشی سوور بۆ بێگانە و داگیرکەران ڕابخات و قەڵای بۆ بڕازێنێتەوە ڕێگەلەوە بگرێت کە خەڵک بچێتە شارەکە خۆپشاندانێک لە بەردەمی UN بکە و ئامادە نەبێ بێت سەردانێکی مانگرتووە بەڕێزەکان بکات و لە خێمەکە لە نزیکەوە گویان لێ بگرێ بێگومان دەبێت ئاسایی گرین کە خەڵکێک پەرلەمانتارێکی عەرەب ئینزاشتی عەیان سون هەم پارێزگاکانی تری عێراق دێت گوێ لە خەڵک دەگرێت ئەوە بە دەرەجەی ئەساس بێگومان بۆ زەعفی دەسەڵات و گوێنەگرتنی دەسەڵات دەگەڕێت. ڕوونە کاک کاوە باسی ئەوەی با بڵێن پێ هەڵچوونەکەی دێگەڵەمان کرد هەر بەڕاستی بە دیوەکەی دیکەیە بردننی مەسەلەن خەڵک بۆ ئەوەی لە هەولێر بۆ پیشاندان بکە منطقیە. ئێمە ئەم لایەنانەی ئۆپۆسیۆنمان هەیە لە هەولێری پایتەختیری کوردستان بەشداری هەڵبژاردنیان کردووە دەنگیان هێناوە پەرلەمانتاریان هەیە چوزانم حیزبن کادریان هەیە دەنگدەریان هەیە بۆچی ئەمە بەم شێوەیە بێ بۆچی بازنەی جوڵە مەدەنیەکان ئەبێ لە شوێنێکی دیاریکراوە بگوازرێت و بۆ شوێنێکی دیکە لە کاتێکە هەمان کێشەکان لە هەمان شوێن هەن و هەویری با بڵێن دروستکردنی جۆرێک لە جوڵەی مەدەنیش بە دڵنیاییەوە لە هەولێر هەیە بۆ ئەمە ناکرێت زانیسی یعنی ئەمە دەتوانم بدوو هۆکاری سەرەکی بۆ ئەو ببینم یەکیانەوەیە کە ئۆپۆزیسیۆنێکی پەرش و بڵاومان هەیە پەرش و بڵاو بەمانەیە ئەوە ناکە با بڵێن چەند حیزبێکی جیان چەند تێڕوانین و با بڵێن بەرژەوەندی جیاواز و تێفکرینی جیاواز هەمووی ناوی دەخۆینەوە ئۆپۆزیسیۆن بەڵام لە ڕاستیدا ڕەنگە کەمیان یان بتوانین ئەو سیفەتیان بخەینە پاڵکە بڵێن ئۆپۆزیسیۆن بە معنای کەلیمە ئەوان لە بینی خۆیان پێک نایەن لە بینی خۆیان طبعاً کەسیان ئاعتراف بەویتر ناکە ئەمە لە ماوەی ڕابردوودا فترێک لە فترەکان لە دوایەوەی گۆڕان چوە ناو حکومەت و دۆخی گۆڕان وای لێ هات یەکێک لەو پەیارانەی کە بیرمان لێ دەکردووە لەگەڵ کۆمەڵی برادەرەوە بوو کە چۆن دەنگە ناڕازیەکان کۆکەینەوە ئەو هەموو خەڵکی کە ناچتە سەر دۆخەکانی دەکدان و هەموو بتوانین جەبهەیەکی فراوان دروست بکەین هەرێکە و پارێزگاری لە تایبەتمەندەکانی خۆی و بیربۆچنەکانی خۆی بکە بەڵام یەک بەرژەوەندی گشتی خەمی گشتی کۆمان کاتەوە هەمومان بەیەکەوە بین باوەڕت هەبێ ئەوەندە زەحمەت بوو کە کۆبوونەیەک 15-20 کەسێک ئامادە دەبووین کە لە با بڵێن ڕەوتی جیاجای ناو ئەوەی کە پێی دەڵێن دەنجی ناڕازی زۆر زەحمەت بوو بتوانین بێچیان بگەینین بتوانین لەسەر هەندێ خاڵی هاوبەش کۆک بین اینجا ئەم ئۆپۆزیسیۆنە ئاوایە لەبەرەوە ئەوە یەکێک لە سەبەبەکانە کە ناتوانن کەسیان هەمووی هەردەیەوێ خۆی قائید بێ ئاعتراف بەویتر ناکە و ئامادە نییە تەنازل لە با بڵێن داخوازەکانی خۆی بەرژەوەندەکانی خۆی بکە ئەوی تریشیان هی هەولێر و ئەو زۆنەی کە با بڵێن پارتی دیموکراتی کوردستان حکمی دەکات ڕاستەکەی ئەمە ئەوە نییە بڵێن ئەمە بۆ کەم تەرخەوی خەڵکی هەولێر بگەڕێتەوە یان با بڵێن هەولێر جورئەتی ئەوەی نییە هەولێرەکان جورئەتی ئەویان نییە خۆپیشاندان بکەن نەخێر ئەمە بە زۆر سەرکوتکردنی خەڵک و ڕێگەگرتن لە خۆپیشاندان خۆپیشاندان ئەوە نییە خواستی خۆپیشاندانیان نەبێ من بۆ خۆم خەڵکی هەولێرم و خەڵکی هەولێر کەس و کارم لەوەیە هەمووی خڕەفیق و برادر و خەڵک دەناسم تێکەڵاییم هەیە لەگەڵیان خەڵکی هەولێر هەولێری ڕەسەنەکە ناڵێم ئەوەی کە لە دوای سیوێکی ئابینەوە شەشەوە دیموگرافیای هەولێر بە تەواوی گۆڕاوە و ئێستاکە ئەوەی کە دەسەڵاتدارە ئەوەی لە سیاست و لە بازار دەسەڵاتدارە هەولێری ڕەسەنەکە کەمترینیانە ئەوی تریان هەمووی خەڵکی دەرەوەی هەولێرە و دیموگرافیاکەی تێکدراوە بەڵام خەڵکە هەولێرە ڕەسەنەکە خەڵکی گەڕەکە هەژارەکان ئەمانە زۆر بێزارن بێتاقەتن بەڵام یەکیانەوەیە کە کەس نییە ڕێبەرایەتیان بکەوەکۆی کە باسمان کرد ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینەی ئازای جەریئی خاوەن بەرنامەی کۆکراوەی هەموو چەپکە گوڵێک بن بە بەیەکەوە کە هی ئۆپۆزیسیۆن بن بە بەردیلیان بزانن خەڵک و پشتیان پێیان قایم بێ ئەوە نییە لە هەمان کاتیشدا دەسەڵاتێک هەیە کە لە ڕاستیدا ئەوەتە لەسەر کەسێک کە با بڵێن تارێکی خوڕیوە پەرلەمانتارێک ڤیددیۆی تەسویر کردووە چوون گرتویانە دەڵێن ئەوە ئاسایشی هەرێم تێک دەدا یعنی ئەو هەموو سوپای تورکیا لە ناو هەرێمی کوردستانە ئاسایشی هەرێم تێک نادا ئەم هەموو درۆنە دێ ڕۆژانە بۆمبارانی شار و ناوچەکانی هەرێمی کوردستان دەکات هیچ ئاسایش هەرێم تێک نادا پێشتر دەبابەی بەعس بهێنیتەوە ناو شار هیچ ئاسایش هەرێم تێک نادا بەڵام کەسێک ڤیددیۆیەک یانەوە تا
دەچێت لە بەردەمی بارگایەک دەیەوێت خۆپشاندام کە ئەویش خێشتا خۆپشاندانەکەی نەکردووە نیەتی خۆپشاندانی هەیە نیازی خۆپشاندانی هەیە لەسەر ئەوەش دەیگرن یان پۆستێک بڵاو دەکاتەوە لە فەیسبوک ئەمە ئاسایشی تێکداوە نازانسی ینی بەڕاستی ئەمانە جێگەی ینی بەڕاستی دێ شەرمەزاریە بۆ دەسەڵات باشکاوە تعامل لەگەڵ دوو تێگەیشتن هەیە هەوڵێم مەسلەی ئەم جوڵەی مەدەنی بەجێ بێڵم بەڵام ئێستا ئەم 15 ڕۆژەشمان بینی مانگرتنەکە هەڵپە سێررا و تێگەشتنی خۆتان با بڵین ڕاگەیاند بە منتان وت دوو تێگەشتنی دیاریکراو هەیە خەریکە ئێمە لە هەرێمی کوردستان کارتی جوڵەی مەدەنی وردە وردە ئەیان سووتێنین تێگەشتنەکەی دیکە ئەڵێ هەر یەکێک لەو جوڵە مەدەنیانە ئەکرێ بۆ کاتێکی دیاریکرا و شتێکی دیاریکراوی سەربار کردبێ و ئەیسپێرێ بە جوڵەی داهاتوو تۆ زیاتر سەر بە کامیانی تێگەشتنەکەی تۆ کامیان هەر بەڕاستی ئێمە خەریک نین وردە وردە کارتی جوڵە مەدەنیەکان ئەسووتێنین بە تایبەت کە بانەی شارینەوە خەریکە لە تەنها لە جوگرافیایکی دیاریکراو ئەم جوڵانە ئەبینین و قدرەتێکی دیاریکراو نییە بۆی بیکا بە جوڵەیەکی کوردستانی تەواوەتی تەواوی جوگرافیای هەرێمی کوردستان بگرێت خۆی کە باسم لە باڵێن ڕووداوەکەی دێگەڵەکە کرد گوتم یەکێک لە پەیامەکانەوەیە کە سلماندی زیاتر ئەوەی قوڵ کردەوە کە بەڵێ دوو زۆنمان هەیە و دوو دەسەڵاتمان هەیە ئەمە ئەوەیە کە یعنی لە کاتێکدا خەڵک هەموو دەزانین نین دەسەڵاتداری یەکەم بە پلەی ئەساس پارتی دیموکراتی کوردستانە کە هەولێر و بادینانی لەبەردەستە بەڵام ڕێگە لە خەڵکەکەی خۆی دەگرێت خۆپشاندان بکە بە ناوی ئاسایش لەبینی دووکەوانە لەو لاشەوە خەڵکێکی ناڕازی هەیە کە ناڕزایی دەردەبڕێت لە زۆنەکەی ترا و ئەمە وای کردووە کە درێژە بچێشێ من بۆ خۆم پێم وایە تەوان لەگەڵەوە نیم کە بڵێن کارتی خەباتی مەدەنی سووتێنراوە یان دەسووتێنرێ تۆ هەمیشە بڵێن خەباتی مەدەنی حزوری هەیە دەتوانیت پێوازەکانی بگۆڕی دەتوانیت لە کاتی بە پێی هەلومەرزەکە بە پێی ئەو ڕووداوانی کە دێنە پێشەوە تۆ بەردەوامی بە خەباتی مەدەنی بدەیت بۆ شێوازەکەشی بگۆڕیت بەڵام پێلەکە ئەوەیە کە تۆ دەتەوێت کاریگەری لەسەر دەسەڵاتەکەی هەولێر دابنیت دەسەڵاتەکەی هەولێر ئامادە نییە ڕێگە بدەکە خەڵک لە سلێمانیەوە ئەوەشان لەوەوە هادیانی خەڵک دەزانێت تا نەچیتە هەولێر تا با بڵێن کردە سیاسەکە لە هەولێر نەکەیت ئەو کاریگەریە دروست نابێت تۆ هەر لێرە مان بگرە خۆپشاندان بکە دەسەڵات لەوێ ئاگرە سوورە لە من دوورە ینی وەکەوەی کە بەو منتیقە تعامل دەکا خۆی لێ بە دوور دەگرێت و ئەسڵەن زۆر بە شێواز بە زمانێکی زبر بە شێوازێکی خراپ بە نەفەسێکی زۆر نابەرپرسانە تعامل لەگەڵ ئەو ڕووداوانە دەکات بۆیە ئەو لەوێ گوێ ناگرێت ڕێگە دەگرێت لە هەمان کاتیشدا لێرە بەردەوامیشی پێ بدرێ ئەو کاریگەری دروست ناکە کە گۆڕان کارێکیان نەتیجەکە بەدەستبێنێت لەبەرەوەی آخر ئەمە یەکێکە لەو سەبەبانەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەم جارە حاجزی دێگەڵا پێپەڕێنرا و ڕێگەیان لێژیرە بەڵام ڕەنگە جارێکی تر ئەم جارەیان 5,000 کەس دەوێ بوون ڕەنگە جارێکی تر 15,000 کەس بێ یان 20,000 کەس بێ یان زیاتر ئاخیری ناچار بن پەنا بۆ ئەوە ببن ئەو کاتە لە ناو هەولێریش خەڵکەکە دیواری ترس بڕوخێنن لە ناو هەولێریش هەڵسن ڕوبەڕووی دەسەڵات ببنەوە ئەمە دەبێت چێک بێت و سینیانوێنێن دەسەڵات بیری لێ بکاتەوە کە ڕەنگە بێتە پێشەوە چونکە تۆ کە گوێت لە خەڵک نەگەت چاکسازیت نەگەت کێشەی موچەت چارەسەر نەکرد کە ژیانی هەموو خەڵکی پێوەبندە بێگومان دەبێت چاوەڕێی دۆخەکی خراپ بکەین کە تەمەنا دەکەین ڕوونە خۆی داواکاریەکانی خەڵک لە چوارچەوەی پرۆسی سیاسی حکومڕانی هەرێمی کوردستانە زۆرن بەڵام ئەوەی ئەم چەند ساڵی ڕابردوو هەندێک تەرکیزیان خراوتە سەر سەرنجیان لەسرە پرسی مەسلەی موچە و ئەو پرسانەیە لەم ماوەیە لەبارەی هەمواری بودجەوە بە دڵنیایی و ڕێکەوتن لە پەرلەمانی عێراق تێپەڕی پێت وایە بۆ ئەم ساڵ پرسی موچە و پرسی دارایی و بودجە لە نێوان ئەم دوو وەتێرەمی کوردستان و عێراق تا حدێک بەهێورتر ئەگوزەرەی یان هێشتان ئێمە بێ دەستمان لەسەر دڵمان بێ ئەم پابند نەبێ ئەو شتێکی دیاری کراو کە چوزانم ترم بێنەوە بەردە سیاسی و داراییانەی بینی حکومەتی هەرێمی کوردستان و عێراق دیارە من چەند ڕۆژێک لەمە پێش با بڵێن لە دیدارشتی تەلەڤیزیۆنیدا بوو ئەویان لێ پرسییم کە ئایا
پێت وایە تر ئەمە چارەسەر کرا چکە ئەو کاتە بوو کە بازەوە دەکرا ڕێکەوتن کراوە بۆ ئەوەی موچەی ئەم ساڵ هەموو مانگەکانی ئەم ساڵ لە کاتی خۆیدا بدرێ لە ڕاستیدا من بەگومانم لەوە ینی ئێستا کە گریمان ئەم ساڵیش هەموو موچەکە لە کاتی خۆیدا بدرێ ئۆکێ موچە خۆ بۆ ساڵێک نییە ئەم کێشەیە هی ساڵێک نییە دەبێ تۆ لە ڕێگ و ڕیشەوە ئەم کێشەیە چارەسەر بکەی بۆ ئەوەی دڵنیایەکی تاوا بدەیتە خەڵک دڵی ئارام بێ مێشتی ئارام بێ کە ئیتر نەکە ئەم ساڵەکانی دواتریش موچەکەی لە کاتی خۆیدا دەدرێت بەڵام ئەمە لەم ڕۆژانە هەت لە پێم وایە لە سێ دووە لە دوو کتابێک لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە بۆ وەزارەتی دارایی عێراق کراوە لە وەزارەتی دارایی عێراقیش کتابێک کراوە بۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێم و لە ڕێگەی نوێنەرایەتیەوە بگاتە حکوومەتی هەرێم داوای ئەوە دەکات کە دەبێت بۆ ئەوەی کە موچەی مانجی یەک ئێستا تێداین یعنی با بڵێن هێشتا نەدراوە لە با بڵێن ئەوە مانجی دوانزە نەدراوە مانجی یەک دراوە مانجی دوژ نەدراوە دەڵێ هی ئەوە دەبێت داهاتە نانەوتەکانمان تەستیم بکەن لە هەمان کاتیشدا تەوتین بکەین بەپی بڕیارەکەی دادگای فیدرالی ئەمە دیسانەوە دەبێت دەگەڕێینەوە سەر هەمان مڕەبعی ژمارەیەک لەبەرەوە ئەوان ئامادەنین تەوتی بکەن تەوتینەکەش وەکو باسمان کرد ئەوان شەڕیان لەسەر ئەوەیە هەژماری من بێ هەژماری منیش خۆتان دەزانن وەکو عارب دڵێ وەما ئادراکە ما هەژماری من یعنی ئەوان هەر بوو ئەوەیانە کە خەڵک دەستی لە بنسەری ئەوان بمێنێ و ئەوان بێمنەت نەبن ڕاستەوخۆ موچە لە بەغدا وەرنەگرن ئەمە پێم وایە ئەم گرەیە هێشتا نەکراوەتەوە و زەحمەتی شەوازم لە گرەی نەوت بکرێتەوە کاوە گرەی چوزانم داهاتی ناوخۆ بکرێتەوە گرەی هەژماری من و تەوتین آخر بۆیە دەڵێم ئەمە بچووک بوونەوەی خۆیان لەوەدا دەبینەوە ینی وەکو بازرگانێک تەعامل دەکەن وەکو شاوان بانقێک تەعامل دەکەن 10 ساڵی ڕابردوو پیانە وترا پرسی نەوت لەگەڵ بەغدایە ئێستا چارەسەری بکەن باشترە چارەسەریان نەکرد ئەوە دیارە مەسیرەکەی بە چۆ ڕۆژ دادگایکی فەڕەنسی بڕیارەیە نەوت لە تۆ گرنەوە چۆنیان بوێ لە ڕووی سامانی سروشتی و مامەڵ لەگەڵ تۆیاکەن هەر بەڕاستی ئەگەر لە پرسی مەسلەی موچە و هەژماری من کە بەڕاستی پرسێکی زۆر بچووکتر و هیچ استراتیژی نییە بەراورد بە سامانی سروشتی و نەوت ئاوا مامەڵە بکەی ئێستا پێتەڵێن چارەسەری بکە 10 ساڵی داهاتوو دووبارە ناچیتەوە مەسیرەکەی نەوت بەسەر هەژماری منیشان ناهێنیتەوە بێگومان ینی بزانە لەو مەرحەلانی ڕابردوو حکوومەتی هەرێم ئەو کاتەی نەوتی سربەخۆ دەفرۆشت و لەگەڵ بەغدا با بڵێن بەغداد چاوپۆشی لەوە دەکرد کە پارەکەی یان داهاتەکەی بگەڕێتەوە بۆ بەغدا ئەو کاتە دەیتوانیت لەگەڵ بەغدا اتفاقێکی بەهێز بکات لە مۆقعی هێزەوە ڕاست تەعامل بکە نەیکرد دوای ئەوە با بڵێن ئەوەی دادگای پاریس دەرچوو ئەو کاتە هێشتا باش بوو دەیتوانی اتفاقێک بکە لەگەڵ بەغدا لەسەر ئەو مەسەلانەیەک لا بکاتەوە ئەوی شاندیسانەوە نەیکرد ئێستا کە لەو پەڕی بێهێزیە ینی ئێستا ئەوەی کە با بڵێن نەوت کە جارێشتر دەفرۆشرێ زۆر جیاوازە دەبێت بزانین دوو مەرحەلەی جیاوازە کە ئەم جارە دەفرۆشێ بە پێی ئەو هەموارەیە کە لە یاسای بودجەدا کراوە کە دەڵێ بۆ هەر بیرێک بۆ هەر بەرمیلێک نەوت کە بەرهەم دەهێنرێ و نەقل دەکرێت 16 دلار دانراوە پێشتر داوای 26 دلار دەکرا ئەوە بەغدا هاتە پێشەوە و 16 دلار ڕێکەوتن ئەویش بۆ ماوەی 6 ڕۆژە دوو مانگە دەبێت با بڵێن کۆمپانیایەکی نێودەوڵەتی پسپۆر هەڵسەنگاندن بۆ هەر بیرێک لەو بیرانە بکات دواتر دێنەوە سەری کە چەندی پێویستە بۆ هەر بەرمیلێک بە هەر حاڵ ئەمە ئێستا وزارە بەڵام داهاتەکەی دەبێت بگەڕێتەوە بۆ خەزینەی اتحادی ئەنجا ئەوە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە پارە بنێردێ بۆ هەرێمی کوردستان موچە و بودجە دەبێت بودجە هەمووی بنێردرێ بەڵام ئەوی شاندی سانەوە ڕەبتەوەی دەبێت داهاتە نانەوتەکان لە 150 بگەڕێتەوە بۆ بەغدا و نەوتی قاچاغیش ئەوەی کە ئێستا هەیە ئەگەر بەردەوام بێ دیسانەوە بەغدا حەقی خۆیەتی داوا دەکە کە نەوتی قاچاغ نەفرۆشێت کە نەوتی قاچاغ ئێستا کە نەوت لە ڕێگەی بۆ ڕیژ ناڕوات زەرێکی گەورەی لە عێراق داوە عێراق بەردەوام دەڵێ ئێمە لە ئۆپێک یەک سەقفیان بۆ داناوین کە دەبێت ڕۆژانە ئەمەندە با بڵێن بەرهەم بهێنین و بخینە بازارەکانی جیهانەوە لەو لاوە تۆ 100,000 بەرمیل نەوت لە ڕێگەی هەرێم و بە قاچاغ دەڕوە ئەوەشی لەسەر عێراق حساب دەکرێت عێراق دەبێت لە نەوتی بەسرە و عمارە کەم کاتەوە بۆ ئەوەی لە سەقفەکەی ئۆپێک تێنەپەڕێ ئەنجا ئەمە هەمووی تەفاسیری زۆرە لەبەرەوە ئێستا پێم وایە ئەمە هەنگاوێکی باشە هیوادارم ئەمە خێر بداتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و کێشەی موچە
بەڵام وەکو باسم کرد گومانم لە تعاملکردنی ئەم دەسەڵاتی هەیە زۆر بە کورتی هەست بە شتێکە کرێکە ئەم هەرێمی کوردستان چاوەڕێی دۆخێکی دیاری کراوە بۆ ئەوەی هەموو ئەوانی کە گوزەراونە چەند ساڵی ڕابردووای تر سفر ببنەوە دۆخەکەوکو پێشووی لێبێتەوە عێراقیش چاوەڕێی دۆخێکی دیاری کراوە بۆ ئەوەی هەرچی کێوێ لەگەڵ هەرێمی کوردستانە بیکە ئەم دۆخە دیاری کراوە بۆ عێراقوە بۆ هەرێمی کوردستان مەیسەرە بێ دروستە بێ یان نا نەخێرنەوەڵا هەر بە کورتی دەڵێم نەوەڵا دەبێت لە ینی دەسەڵات استراتیژیانە بیر بکاتەوە خەمی خەڵک بخاتە پێشەوەی خەمی خۆی و حزبەکەی ئەگەر ئاوا بیر بکاتەوە ئێمە دەتوانین ئومێدمان هەبێ کە لانی کەم کێشەی موچە چارەسەر بکرێت کێشەکانی تر دەبێ بەلاوە برین ئەگەر نا نەخوازەڵات تووشی دۆخێک دەبین کە کەسمان نەخواستەکەم کاو محەممەد پەرلەمانتاری پێشووی عێراق بەدوعا بەدوعا